دەرچوانی تواناسازیش ئەم جارش بە مەبەستی گەڕانەوەی شایستەدارەیەکان و قەرزەکانیان لای حکوومەت لە بەردەم وزارەتی خوێندنی باڵا گردبوونەوە. بەشێک لە دەرچوانی تواناسازیش دەڵێن ئێمە لە کابینەی شەشەم بە ڕێنمایی وزارەتی خوێندنی باڵا و بە مەبەستی خزمەتکردنی کوردستان ڕوومان کردە وڵاتان بۆ خوێندن و بە ئامانجی هاوکاریکردنی داراییمان لەلایەن حکوومەت، بەڵام ئەوان وەک هەمیشە بەڵێنەکانی خۆیان نابەنە سەر و ئەو بڕەپارەی قەرزانن بۆمان ناگەڕێنەوە. ئامانجی گردبوونەوەی ئێستای ئەمڕۆ ئەوەی کە ڕووی داوە تەمەن لە هەفتەی ڕابردوو بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەرچووە بۆ ئەوەی بۆ سەرفکردنی بڕی 10 ملیار دۆلار بۆ تواناسازی بۆ ئەم کەیسا. تەمەن ئێمە خۆمان بە مستحق دادنین بۆ ئێمە سەرف بکرێت لەبەرەوەی نزیکەی 2 ساڵ لەمەوبەر 150 داینە 150 تریان دواخست. ئێمە دەمانوێت 150 مامدەنێ و کۆتایی بەم کەیسە بێنن. کابینەی نوێم بەیانی وعدە سوێن بخوا. ئێمە لە کابینەی شەشەمەوە ناومان دەرچوو کابینەی نوێم هات بۆ ئێمە دەمانێت کەیسا کۆتایی پێ بەڕاستی وەرز بووین. ئێمە وەکو کاندیدانی تواناسازی بەسەرکەوتوی خوێندنەکەی خۆمان تەواو کردەوە گەڕانێتەوە کوردستان. ئێمە پابەند بووین بەرامبەر هەموو ئەو ڕێنماییانە کە بەسەرماندا سەپاندراوە. ئەوە دەیان جارە کۆ دەبینەوە کە ئەو بڕەپارەی لای حکوومەت ماوە. ئێمە وەکو کاندیدانی تواناسازی کە لە شەڕی داعشی بەسەردا هات و لە نیوەی ڕێگەدا پارەیان لێ قەتع کردوین کەچی ئێمە ئامادە بووین مڵک و ماڵ و سامانی خۆمان بفرۆشین لە پێناوی ئەوەی کە خوێندنەکەی خۆمان پێ تەواو بکەین. ئێستا حکوومەت جەنابی وەزیر هەموو ئەو دار و دەستەی کە بەرپرسن لەو کارە و لەو پرۆژەیە ئامادەنین کە ئەو بڕەپارەی لای ئەوان ماوە بگەڕێنەوە. ئێمە هاتوین داوای ئەو بەشە دەکەین کە پێشتر لەسەریان بووە کە ئێمە هەموو مەرجەکانمان جێبەجێ کردووە، یعنی بە شێوەی قانونی بێ هەموو ئەو مەرجانی کە ئەوان داوایان کردووە هەموویمان جێبەجێ کردووە. لەو کاتەباری دارایی زۆر خراپ و ئێمە گەڕاوینەوە و نیشتیمانی خۆمان بەجێ نەهێشتووە. زۆرێک هەیە لەوێ ماوەتەوەی قامەی وەرگرتووە نایەتەوە و ئێمە لە بەرامبەر ئەوان بێبەش دەکەن. ئێمە هاتوین داوای ئەو مافی خۆمان دەکەین. هەرچەندە وزارەتی خوێندنی باڵا بە بیانووی بڵاوکردنەوەی ڕوونکردنەوەیەک لە سایتی وزارەتەکەیانەوە ڕەتی کردەوە لێدوان بدات لە ڕوونکردنەوەکەشدا ئاماژە بەوە کراوە. ئەنجومەنی وەزیران لە سەرنووسراوێکی وزارەتی خوێندنی باڵاوە ڕەزامەندی دەربڕیوە کەوا بڕی 10 ملیۆن دۆلار بۆ دەرچوانی تواناسازی خەرج بکرێت کەوا بڕیارە دوای تەواوبوونی ڕێو شوێنی پێویستیەکان ئەم بڕەپارە بەسەر دەرچوان دابەش بکرێت. لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە خەرجکردنی بڕی 30 ملیۆن دۆلار بۆ دەرچوانی تواناسازی کە ژمارەیان نزیک 1000 قوتابیە. بەڵام لەم بڕەپارەیە تەنها 20 ملیۆن دۆلار خرج کراوە. لە ئێستاشدا ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر 10 ملیۆن دۆلارەکەی تر دەربڕیوە، بەڵام دەرچوانی تواناسازی بە بێئومێدیەوە چاوەڕوانی خرجکردنی ئەو بڕەپارەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.